سەو دەکەین کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەم ڕۆزانکۆی پۆلیتکنیکی سلێمانی وەروە ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چالەکێکی هاوبەشێک دەخەن بە ناوی دیداری خاڵقی بۆ گێڕانەوەی ئەزمموی ڕۆژنامەگەری بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لە شوێنی دیدارەکەەوە دکتۆر شوان ئادەم ئەیڤەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی لەگەڵمان دەبێت. دکتۆر ئەم کاتت باش بێت. سەرەتای پرسیارکەم دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم ناونیشانی دیداری خاڵقی بۆ گێڕانەوەی مێژووی ڕۆژنامەگەری هەڵبژاردننی ئەم ناونیشانە بۆ ئەو دیدارە بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم کاتتان باش سڵاو لە بینەرانی کورسات. هەڵبژاردننی ناونیشانی دیدارەکە بە ناوی دیداری خاڵقی بۆ گێڕانەوەی ئەزمموی ڕۆژنامەگەری ئامانج لێی دەستخستنە سەر ئەو ئەزمونە دەوڵەمەندەی مامۆستا مەزەری خاڵقیە کە لە بواری ڕۆژنامەگەریدا هەیبووە و یەکەم جارە زانکۆیەکی وەک پۆلیتەکنیکی سلێمانی و ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی وەک چاودێری میدیای کوردی بە هاوبەشی چالەکێکی لێم شێوەیە ڕێگەکان بۆ جێڕانەوەی ئەزمموی ڕۆژنامەگەری مامۆستا مەزەری خاڵقی لەو شوێنانی کە ئیشیان تیا کردووە. ئامانجەکەمان بە دیاریکراوی ئەوەیە کە ئێمە بتوانین لە زمانی مامۆستا مەزەری خاڵقیەوە ئەو ئەزمموی کە لە بواری ڕۆژنامەگەریە جیاواز لە بوارە هونەری و ئەدەبیەکەی کە هەیبووە بیگەڕینەوە بۆنەوەی نوێ و ئەوان ئاگداری بن و شارەزای بن و دواتر ئەگەریمکان هەبێ لە چارچەوەی کتێبێکە چاپ بکرێەوە بڵاو بکرێتەوە وەکو سەرچاوەیەکی سەرەکی یا سەرچاوەیەکی یەکەمی بۆ توێژەرانی میدیایی بخرێتە بەردەست. باش ئەگەر بەگشتی بپرسین ڕۆژنامەگەری لە کوردستان لە چ ئاستێکدا ڕۆلی ڕۆژنامەگەری؟ ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی زۆر خراپدایە لەبەرەوەی زیاد لە کێشەیەکی هەیە زیاد لە خەوشەیەکی هەیە بەشێک لەو کێشە و خەوشانە پەیوەندیان هەیە بە پێڕەونەکردنی پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن کە بەشێکی زۆری کەناڵەکان وەکو پێویست پێوی پابند نابن و کە پێوەی پابند نابوو زۆر جار ئەمانە سەرە کێشە بۆ تاوانەکانی بڵاوکردنەوە تاوانەکانی ڕاگەیاندن واتە لە دوای کێشە ئیتیکەکەی کێشەی یاساییشی هەیە و کێشەی ژینگەی میدیایی هەیە لە هەرێمی کوردستان کە زمینەیەکی لەبەر نەڕەخسێنراوە بۆ هەموو میدیاکاران چۆنیەک ڕووماڵی ڕوودا و زانیاریەکان بکەن لە هەرێمی کوردستانە ئەبینی لە شوێنێکە کۆنتترۆلەکرێ یا تهدید دەکرێت تەنها بۆ هەندێک کەناڵی دیاریکاو لە شوێنێکی دیکەیە بۆ کۆمەڵە کەناڵی دیاریکاو واتە جۆرێک لە دابەشبوون هەیە لە ژینگەی کارکردنی میدیاییدا و بەشێکی دیکەی کێشەکانیش پەیوەندی هەیە بە ئاست و توانای پێگەیشتن و تێگەیشتنی ڕۆژنامەوانانەوە کە بەداخەوە ئێستا بەشێکی زۆری کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر بەکەمی دەرگاوان بەکارێنن بۆ ئەو کەسانی کە وەریانەگرن لە نێو کەناڵەکانی ڕاگەیاندنە بەشێک لە ڕۆژنامەوانان ئەوانی کە ئێستا لە نێو کەناڵەکانی ڕاگەیاندنە ئیشەکەن بەداخەوە بە هیچ فلتەرێکانە ڕۆشتونە لە ڕووی ئەکادمیەوە خوێندویانە نە لە ڕووی پیشەییەوە هیچ خولێکیان بینیەوە کە ئەچنە نێو کەناڵێکیش یەکسەری وەکوڵە داغڵەکرێن و ئەکرێنە ئیشەوە ئەمانش بە پێ و باگراوندی هیانە بە پێ ئاسی تێگەیشتن و پێگەیشتنی خۆیان لە بوارەکە کارەکەن کە زۆر جار هەڵی گەوراکەن و بەداخەوە بەشێکی زۆری کەناڵەکانیش تا ئێستا نەیانتوانیوە بە بەردەوامی خولی پیشەیی بۆ ڕۆژنامەوانەکانیان بکەنەوە بۆ نمونە 3 مانگ جارێ 6 مانگ جارێ ئەپدەیتی زانیاریەکانی ئەو کەسانە بکەنەوە کە لە نێویانە ئیشەکەن بۆ ئەوەی ئاگاداری سەرپێچە یاسایەکان بن ئاگاداری پێشێلکردنی پێوەرە پیشەیەکان من و ئاگاداری ئەو ڕەهەندانە بن کە لە گوێزانەوەی هەر ڕووداوێک هەر زانیاریەکە تۆ ئەبێ لە بەرچاوی بگرێ ڕەهەندی ئابووریە ڕەهەندی کۆمەڵایەتیە ڕەهەندی سیاسیە ڕەهەندی دەرونیە ڕەهەندی پەروەردەییە کە ئەمانە هەمووی مەفروزە ڕۆژنامەوان ئاگاداری بێ و وەکو ئەوترێ زانیاریەکی ئینسکلۆپیدیایی هەبێ مەوسوعایی هەبێ لەسەر ئەو شتانی کە ڕووماڵیانەکە و بڵاویانەکاتەوە تاوەکو کەمترین وەکوڵێ هەڵات کەمترین بەریەکەوتن لەگەڵ وەرگرا دروستکات چونکە ئیشی سەرەکی کەناڵی ڕاگەیاندن و ڕۆژنامەوان بە دەزێنانی متمانەی وەرگرا ئەگەر متمانەیە لە دەستدا بە ئاسانی بەدەست نایێتەوە. بەڵێ مامۆستا دیارە باست لەوە کرد کام دیدارە تایبەتە بە کاری ڕۆژنامەوانی مەزەری خاڵقی وەروە لە چەند وێزگەیەکی کارکردنەوە بە دیاریکراوی ئەو بابەتانی کە تایبەت بە کاری ڕۆژنامەوانی مامۆستا مەزەری خاڵقی لەم دیداردا باز دەکرێت چین ئاخۆ لە ڕووی زمانەوەی یاخود لە ڕووی مێژووی کارکردنەوەی بابەتەکان بە شێوەیەکی گشتی چی لە خۆ دەگرێت؟
بەڵێ ئێمە بە دیاریکراوی ئیش لەسەر ئەزمموی مامۆستا مەزەری خالقی ئەەکەین لە وێزگانەی کە لە میدیاکانە ئیش کردووە و بە پلەی یەکەم مامۆستا مەزەری خالقی لە ڕادیۆیە ئیشی کردووە هەر لە ساڵی 1956 کە بۆ یەکەم جار لە ڕادیۆی سنە لە ئێران دەرەکەوێت لەوێ ئێوارانی چوارشەمە لە سەعات هەشتا پرۆگرامێکی ڕاستەوخۆی گۆرانی وتنی هەیەواتە لەوێ زۆرتر وەکو گۆرانی بەشداریەکە و خەڵکێکی زۆر گوێ لێ دەگرن ئێواران کۆبنەوە لە چایخانەکان لە قاوەخانەکان گوێ لێ دەگرن و بەداخەوە تاوەکو تەمەنی 12 ساڵی مامۆستا مەزەری خالقی هەر گۆرانێکی وتبێ هەر بەرهەمێکی هەبوو بێ هیچی تۆمار نەکراوە بەڵکو بەڕاستەوخۆ ڕۆشتووە لە ساڵی 1950 کە ئەچێتە زانکۆی تاران بۆ خوێندنی بەکالۆرۆز لە بواری فیزیا و دواتر کە ماستەر بەدەزێنێ لە بەڕێوەبردننی پیشەسازی مامۆستا مەزەری خالقی لە ئەسنای خوێندنەکەیە لە ڕادیۆی تاران دەست بەکارەبێ و لەوێ وەکو وەرجێر وەکو ریپۆرتەر وەکو بێژەر و لە چەندوارێکی دیکە ڕاگەیاندنە لە ڕادیۆی تاران واتە یەکەمین ئەزمموی میدیایی مامۆستا مەزەری خالقی ئەگەڕێتەوە بۆ ڕادیۆی تاران لە کۆماری ئیسلامی ئێران بە دوای ئەوەی کە ڕادیۆی تاران بەشە کوردەکەی داکرێ لە باکووری لە ڕۆژئاوای ئێران لە شاری کرماشان لەوێ درێژی پێدرێ و دواتریش ئەبێتە بەڕێوەبەری رادیۆ تەلەڤیزۆنی ناوچەی خۆرئاوای ئێران بە دوای ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران دامەزرێت و گۆڕانکاری لە سیستمی سیاسیەکە مامۆستا لە ساڵی 1982 دێتە کوردستانی عێراق و لە نێو ئێزگەی شۆڕشە کە ئێزگەی شۆڕشی عێراق کە دوای ناوەکەی بێ بە دەنگی گەلی کوردستان بۆ ماوەی 6 مانگ ئەمێنێتەوە تاوەکو دواتر ئەچێتە دەرەوە و لەوێ ئەبێتە سەرۆکی کۆمەڵەی ڕۆشنبیری کوردی بۆ 3 خول بە شێوەیەکی خۆبەخش و لە دوای راپەڕین و ڕزگارکردنی عێراق لە دەست حزبی باسی عەرەبی ئیشتراکی لە ساڵی 2002 دەگەڕێتەوە کوردستان و لە هەرێمی کوردستان هیچ لەسەر دامەزراندنی ڕادیۆی نەواکە و بەدوای کە ئینستیتوتی کە لە پۆلی کوردی دامەزرێنە ئێمە لەو وێزگانەی کە هەی بووە لە میدیا لەمانە لە هەرێکیانە تیشکی خاتە سەر و بۆمان ڕوونەکاتەوە لەوێ بە چ شێوێک ئیشی کردووە و سیاسەتی ڕاگەیاندنی ئەو کەناڵانە کە بەشێکانی دەوڵەتی ئێران بوو و بەشێکانی شۆڕش و هێزێکی بەرەڵسکاری وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە سەردەمی شاخدا و دواتر لە دوای ئازادی عێراقەوە ڕادیۆی نەواکە وەکو ڕادیۆیەکی ناحیزبی و ئازاد دەست بەکارەبێ لەوێ ئیشەکە ئەم تەجروبانەمان لە ڕووی ڕۆژنامەوانیەوە بۆ ئەجارێتەوە و دواتر لێرە ئامادەبووان هەر پرسیار و سەرنجێکیان هەبێ لەسەر ئەم تەوەرە ڕۆژنامەوانەیە لەسەر ئەزمموی ڕۆژنامەوانی مامۆستا مەزەری خالقی قسەی لەسەر بەڵێ دەتوانین کاکشوان دەتوانین تا چەند سوود لە ئەزمموی مامۆستا مەزەری خالقی وەربگرین لە بواری ڕۆژنامەگەریە مامۆستا مەزەری خالقی ئەزمموونێکی دەوڵەمەندی هەیە لە ڕاستیە ئێمە بەداخەوە وەکو پێویست سوودمان لێ وەرنەگرتووە بەتابەت مامۆستا مەزەری خالقی هەندێک سەرنج و تێبینی جددی هەیە لەسەر ئەو پەیامانەی کە لە میدیای پەخشکراوە بەتابەت لە ڕادیۆ و تەلەڤیزۆنەکاندا ئەڕوا لە میدیای چاپکراوە لە ڕۆژنامە گۆڤارەکانەوە لە میدیای دیجیتاڵیا کە ئێستا بەشێکی میدیای نوێ پێگەێنێ و تۆڕە کۆمەڵایەتەکان کارکتەری سەرەکیتیایە ڕخنەی جددی هەیە لە سەرمانە پێویستمان بەوە هەیە کە گوێ لە سەرنجەکانی بگرین لە تێبنیەکانی بگرین لە پێشنیازەکانی بگرین بۆی ئێمە وەکو ئەکادیمین لە نێوەندە ئەکادمیەکانی زانکۆ پەیمانگاکانە سوودی لێ بکەین بیکەنە تەوەری توێژینەوە بۆ خوێندکارەکانمان لە قۆناغەکانی دیپلۆم بەکالۆرۆز ماستەر دکتۆرا و هەروەها بەشێک لە ئامادەبوانی ئەمڕۆ بەشێکن لەو خوێندکارانەی کە لە بەشەکانی تەکنیکی میدیا و ڕاگەیاندن و دیجیتال میدیا و پەیوەندە گشتەکان و بازاڕگەریە ئەمانە ئەخوێنن و ئەوان سوودی لێ وەرەگرن بۆ ئەوی بزانن کە ئەگە سوێنێ دوای تەواوکردنی خوێندن لە کەناڵێکی ڕاگەیاندن دامەزران بە چ شێوەیەک بەشداری کەن و چۆن خۆیان دەوڵەمەندکەن لە ڕووی تیۆریەوە و بە عملی چۆن ڕنگدانەوەی هەبێ لە ئیشەکانەنە مامۆستا مەزەری خالقی بەڕاستی وەکۆڵێ سەرچاوەیەکی یەکەمی یا سەرچاوەیەکی بنەڕەتیە بۆی ئێمە وەکو مادەی خام سوودی لێ وەرگین و دواتر ئەو پەیامانەی ئەو سەرنجانی کە ئەو هەیە شیکەینەوە و توێژنەوەی ورتری لەسەر بکرێت و بۆ داهاتوو کەناڵەکانی ڕاگەیاندنمان و بە شێوەیەکی گشتی میدیای کوردی و لە نێویشە میدیای پەخشکراوی کوردی سوودی لێ ببینێ باشە دکتۆر شان کەواتە دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەم دیدارە بۆ باسکردن لە ئەزمموی مامۆستا مەزەری خالقی چ کاریگەریەک بەگشتی لەسەر ڕۆژنامەگەری کوردی و بە تایبەتتر لەسەر ئێستای ڕۆژنامە و میدیای کوردی بەجێ دەهێڵێت
ئەگەر ئاگادار بی پەیامی میدیایی هەندێک جار کاریگەریەکەی دوورماوداترە تۆ وەکو ڕووداوێکی هەنووکەی نییە کە ئێستا قسە بکەی یەکسەر کاریگەری هەبێ ئەمە وەکۆڵە پەیامی کەسایەتێکی سیاسی نییە بە لێدوانێک بە تویتێک بە سەرنجێکی لە فەیسبوک بیخاتە ڕوو گۆڕانکاری بەسەر نرخی دراوە بێ گۆڕانکاری بەسەر مەواقیفی سیاسیە بێ مامۆستا مەزەری خالقی لە گۆشەنیگایەکی پیشەییەوە باز لە ئەزمموی ڕۆژنامەوانی خۆیەکە بە دڵنیاییەوە سەرنجەکانی تێبینیەکانی ئەو تەجروبەی کە ئەو بینیوەتی ئەو گۆڕانکانیانی لە ڕووی پەیامەوە پەیامی میدیاییەوە لە ڕووی گوتاری میدیاییەوە لە ڕووی زمانی میدیاییەوە لە ڕووی ئامانج و ئاراستەی کارکردنی میدیاییەوە لە ڕووی ئەوەی کە ڕۆژنامەوان لەو سەردەمەیە کە ئەویشی تا کردو چۆن و بە چ شێوەیەک وەرگیراوە لە کەناڵێکی ڕاگەیاندن چ دەرگاوانێکە بووە چه فلتەرێکە بۆ وەرگرتنی و ڕێگەیان بە چیەوە ڕێگەیان بە چی نەداوە ئەمانە هەمووی ئەزمونێکی دەوڵەمەنە وەکو مادەی خام ئەتوانرێ سوودی لە بمیرێ و توێژنەوەی لەسەر پێ هەر بەتەنها قسەکانی بەڕاستی ڕەنگە کاریگەری نەبێ هێندەی ئەوەی کا بکرێتە مادەیەکی خام بۆ ئەوەی توێژنەوەی لەسەر پێوە دواتر ورد بکرێتەوە ئەو قسانەی ئەو کۆدانەی ئەو ڕخنانەی ئەو سەرنجانی کە ئەو هەیەی ورد بکرێتەوە و هەرێکیان وەکۆڵێ ئاوێزان بکرێت بەو بابەتە تیۆریانەی کە لە بواری میدیا هەیە وەکۆڵی ئاوێزانی یەکتری بکەن اینجا بەشێک لە قسەکانی ڕەنگە پێیوەست بێ بە بواری پیشەیەوە ئێمە ئەتوانین لە ڕووی پێڕەوکردنی ڕێسا پیشەیەکانەوە سوودی لەوتنی بەشێکیان ڕەنگە پەیوەندی هەبێ بە بواری یاساییەوە کە بۆنە ڕەنگە لە سەردەمیەوە هەندێک جۆری تاوانی بڵاوکردنەوە هەبوو بێ زۆر قسەی لەسەر کرابێ و ڕێگەی پێنەدرابێ و سزای قورسی لەسەر بوو بێ ئێستا لە ڕووی یاساییەوە ئایا گۆڕانکاری بەسەر هاتووە ئایا سزاکان پاداشتەکان گۆڕانکاری هاتووە یان نا و هەندێکی دیکەی ڕەنگە پێیوەست بێ بە لایەنی تەکنیکیەوە بۆ نمونە مامۆستا تاوەکو ساڵی دوانزەی خوێندنی یا پۆلی شەشی ئامادەیی کە خوێندوویەتی هەچی تۆمار کردووە کە بەرهەمێکی زۆرە بە لایڤ ڕۆشتووە بە ڕاستەخۆ ڕۆشتووە لە بەروی ڕیکۆردەر نەبووە ئامێری تۆمارکردن نەبووە ڕۆشتووە لە ساڵی 57 بۆ ساڵی 1970 نزیکەی 200 بەرهەمی بڵاو کردوەوە کە ئەمانە دەساو دەست کراون و بەشێکیان لەم ساڵانەی دواییدا ئینستیتوتی کەلەپۆری کوردی بۆ هێشتنەوەی کۆی کردنەوە لە خەڵکی کۆکردوەوە واتە هەندێکیان شێوێنراون دوایەوە پاکراونەوە هینکراون وەڕاستی گرنگی ئەم دیدارە لەوەیە ئێمە ئەگەر کەسایەتێکی گەورەی وەکو مامۆستا مەزەری خالقی ئەگەری گوێ لەو ئەزمونە ڕۆژنامەوانی نەگرین ڕەنگە سوێنێ بفەوتێەوە دەستمان نەکەوە و نەتوانین لە بواری ڕۆژنامەوانیە و لە بواری ڕاگەیاندنە بە تایبەت توێژنەوەی میدیایی سوودی لێ نەبینین بۆیە بە دەرەجەی یەکەم ئێمە ئەمانەوەیە بە دەنجی بێنین لە زمانی خۆیەوە بە دەنجی خۆی بە ڕەنجی خۆی ئەزمونە ڕۆژنامەوانەکەیمان وەکو سەرچاوی یەکەمی بۆ بجێڕێتەوە بە ڕاست و دروستی و زانیارانەی کە هەیە تا ئێستا هەیە لێ وەربین دواتر توێژنەوەی لەسەر بکەین. بەڵێ دکتۆر شوان ئادەم ئەیڤاز سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی سوپاس بۆم تەوەری بەرنامەکەمان لەگەڵمانە ئامادە بوویت سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت.